ئامادەم گورچلێکی خۆم بفرۆشم بۆ نەورۆز. ئێمە نەورۆز لە دڵمانە ئەگەر پێویستی بە خوێنی خۆمان خوێنی خۆمانی بۆ دەرەکەین. ئامادەم گورچلێکی خۆم بفرۆشم بۆ نەورۆز. بەڵام ئێمە لەم شاری ئێمەیتین. یعنی خۆت خەڵکی شاری سلێمانی چی شتێک لەم شارە گەنج کۆکاتەوە 15-20 کەس کۆکاتەوە تەنها نەورۆزە. ئێستا ئەیانەوێت ئەمیانە نەمێنێ ئەیانەوێت گورچیلەی بۆ فرۆشەوێ ئەمەەوە خۆشەوێ ئەرەوەڵا من مناڵی خۆم نەخۆش بێت لەسەر جێگا بکەوێت ئامادە نیم بچم داوای پارە لە کەسێک بکەم بووی بەڵام بۆ نەورۆز ئامادە ماڵ بە ماڵی سلێمانی بگەڕێم. ئەو شتەی پێبەخشیوی نەورۆز کە ئەو شانازی پێوە بکەی بەو شێوەیە نەورۆز هەموو شتێکی پێوە بەخشیوە. یعنی ئێمە گوێمانەداوە بە سەرما بە گەرما ئێمە هەر لەم ساحا بووین. یعنی نەورۆز جوانترین شتی بە شارەکە بەخشیوە نەک بە من. یعنی وەرەستە لە میدیای عێراقیەکانە ئەوەی باسی جوانی ئەم یاریگا کرێ باسی شتێکی سلێمانی ناکری. یعنی سلێمانی چی شتێکی جوانی تیا جگە لەم ساحا. خۆت خەڵکی شارەکەی خۆت پامنێرێکی هەموو کۆڵانەکانی سلێمانی گەڕاوی هەموو شوێنەکانی دەروی سلێمانی گەڕاوی چی شتێک هەیە لەم یاریگا جوانتر. چی شتێک هەیە گەنج 20,000 گەنج بەبێ مەسلحەت کۆ بکاتەوە. چی شتێک هەیە بەبێ بەرژەوەندی حیزبی و ئایدۆلۆژیای کەسەکە 20,000 هەندە لەم ساحا کۆکاتەوە تەنها نەورۆزە.